لێرەکانی هەفتەی نوێمی خولی پلەیەکی کوردستان یانەی ئاسۆ لەسەر یاریگای دومی فڕانسۆ هەیری میوانداری شەقڵاوەی کرد. هەرچەندە ئاسۆ دابەزینی بۆ خولی پلەیەک مسۆگەر کردووە و شەقڵاوەش سەرکەوتنی بۆ قۆناغی کۆتایی، بەڵام یاریەکە گەرم و گوڕیەکی جیاوازی بەخۆیەوە بینی. لە خولەکی سێمیر عەلی گۆڵ یەکەمی بۆ شەقڵاوە تۆمار کرد. لە خولەکی هەژدا محەممەد عنتەر با لێدانی سزا گۆڵ یەکسانی بۆ ئاسۆ تۆمار کردەوە. لە خولەکی 27 بە لێدانی سزا فەرمان شەریف گۆڵی دومیشی بۆ یانەی ئاسۆ زیاد کرد. لە نیوەی دووەم ئاسۆ لە ڕێگای فەرمان شەریفەوە گۆڵی سێمیشی تۆمار کرد. لە خولەکی 82 شاکار فاخیر با تۆمارکردنی گۆڵی دوم بۆ شەقڵاوە جیاوازیەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. لە خولەکی 91 محەممەد هاوار بەسەر گۆڵی سێم و یەکسانی بۆ شەقڵاوە تۆمار کرد و یاریەکە بە یەکسانی و با سێ گۆڵ بۆ هەر لایەکیان بە کۆتا هات. سوپاس بەخوای گەورە ئێمە وەکو یانی وەرچی شەقڵاوە پلانەکانمان بۆ دوو بەشدا بەش کردبوو. بەش یەکەمی پلانەکانمان ئەوە بوو کەوا چۆن خۆمان بگەینین بە قۆناغی چوارگۆشەی زێڕین. سوپاس بۆخوا سوپاس بۆ سەرۆک و دەستەی کارژێری و هەموو ئەندامانی یانەکەمان کەوا بەشی یەکەمی پلانەکەمان بە تەواوەتی جێبەجێ کرد و ئامانجەکەمان پێکا. لە ئێستادا کاری سەختمان دەست پێ دەکا. داوا لە هەموو برایانم دەکەم، داوا لە دەستەی کارژێری یانەی وەرچی شەقڵاوە دەکەم کە زیاتر هەولی زیاتر بدەن کەوا خۆمان زیاتر ماندوو بکەین لە چوارگۆشەی زێڕین کەوا خەونی چەند ساڵی یانەی وەرچی شەقڵاوە بەدیبین ئەویش گەیشتنە بە خولی یانەی یانە پلەنایەبەکانی کوردستان. بە شێوکی گشتی یاریێکی باشمان کرد، بەڵام وەکو دەبینین بەهۆی چەند هەڵەیەکی تاکە کەسی لە دەقەکانی کۆتایی دوو گۆڵ دەخۆی ینی نازانم بڵێم چی دەتوان بڵێم ئاستێکی باشمان پێشکەشی، بەڵام ئەوەش یاریە لاوانەیە هەندە جار چەند زیاوارد نەبی دەتوان بڵێم یانی شەقڵاو ژیانەیەکی زۆر باشە و متەسەدر دەوری بوو، ینی دەتوانم بڵێم ئەوان ئاسێکی زۆر باشیان پێشکەشت و شایانی ئەوەی بوون کە نقطەیەک بەدەست بێن لەگەڵ ئێمە. بەمەنجامە شەقڵاوە لە خانەی یەکەمی کۆمەڵەکەی مایەوە با کۆکردنەوەی 20 خاڵ و ئاسۆش بە تەنها 2 خاڵ لە خانەی کۆتایی هەمان کۆمەڵە دێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.